مەرجی دەسەڵاتی ئێمە و هەولێر و مەسیف ئەوە بوو کە لێدوان نەدەم و ئەوانە بەجوێلم بچمەوە ماڵی خۆمان ئەمیش گوتم من ماڵم نییە ماڵم ناو ئەوانەیە ئەگە 10 ساڵت کەس بچیرێ بەبێ لێدوان لە کەناڵەکان و گفتوگۆ لەگای برادرانە ناچمەوە ئاخری ڕازی بوون بەوەی ما ئەو کەیسەمان کەیسێکی زۆر دوورە لە یاسا ئەمە لەگەر حاکم کۆتایی هاتبوو بەڵام لێرە ئەمەیان ڕاگرت ئێمە تێدەگەین چییە مەبەستەکان چیا نەک ساڵک 10 ساڵ لەو زیندانە بم لەو ماڕم لەو زیندانی لە بۆ ئەو زیندانە بی ئەو زوڵمە گەورە کە ئێستا لە کوردستان دەکرێت کە بریتێ لە بەتاڵانبردنی سامانی سەرزەوی و ژێرزەوی و داهاتووی ئەو میلەتە بە هیچ نەوەک لێ خۆش ناوینێتە ئەو ڕۆژەی دادەنیشین کە ئەو سامان و دزیای تاڵانەی کرایە هەمووی نەگەڕێتەوە لە بۆ ئەو میلەتی وە جا ئەمە قسەی لە سەوەی دەکەین کە نیشتیمانی کوردستان وە بەرەو هەڵدێر دەڕوە نەک قسە لە دوای قسە کاری تریش دەکەین ئەگە هەروە بەردەوام بێت ئێمە لەو کاتی شکستە گەورەکەی کە بە سەهرێمی کوردستان هاتوو داعش خەریک بۆ هەولێری بگرێ ئێمە لە مەیدان ماینەوە ئەوانەی ئێستا دەبینی ئەوانە خەرچی تر هەڵاتن ئەوانە لە مەیدان مانەوە وەورەمان بەبەر خەڵکدا کە گوتمان بە هیچ زۆرێک ناتوانن هەولێر بگرن ئەوانە هەموو ئێمە ئیش خۆمان کردێ و بەردەوامیش دەبین لە ئیش خۆمان ئەگە ئێستا تۆزێک سارد بوو بین ئێستا دەبی زۆر گەرم تریش بین